ئێو کەسێک کە دینداریت پیاوی یا ئافرەتی مزگەنی بێ بۆ تۆ دڵخۆش بە خەمبار مەبە لەوەی کە بێدینەکان منافقەکان بەکرێگیراوەکانی بێدینەکان گاڵتە بە دین و مقدسات و پیرۆزەکانی تۆ دەکەن. هیچ خەفەت مەخۆلەوە کە تۆ دینداری بەڵام چونکە ڕۆژان ڕۆژی لە دوایە. وەڵڵاهی سبەی نەیە بەیانی کە قیامەت هات و کە مردن ئەو کاتە بۆ بێدینەکان، بۆ دوژمنانی ئیسلام، بۆ دوژمنانی قورئان، بۆ دوژمنانی باڵاپۆشی دەرئەکەوێت کێ حەقە و کێ ناحەقە. ئەلحەمدوللا بۆ ئێمە ڕوون و ئاشکرایە. ئەوان بۆیان ڕوون دەبێتەوە کێ عاقڵە و کێ بێعەقڵە. حاشا حەزری کێ نەفامە کێ عاقڵە. چاک هەموو شتێکیان بۆ دەرەکەوێت. دەرئەکەوێت بۆ بێدینەکان، بۆ منافقەکان، بۆ بەکرێگیراوی بێدینەکان، بۆ دژایەتیکردنی ئیسلام دەرئەکەوێت کێ عاقڵ و تێگەشتوو بووە و براوەیە، کێ دواکەوتووە، کێ کۆنەپەرستە. ئیسلام دینی تازەیە. بتپەرستی بێدینی هی پێش ئیسلامە. ئەبوو جەهلوان بێدین نەبوون کاتی ئیسلام هات، کەواتە ئێوە کۆنەپەرسترن لە ئێمە ئەگە باس کۆنەپەرستی بکەن. خی گەورە دەفەرمێ ئین الذین ئەجرموا، ئەوانەی کە مجریمن. وا نەزانین مجریم بەس پیاوکوشە، ئەوەی خەڵکی کوشت مجریمن. ناخێر لە قورئانە چەنەها کەسێ بە مجریم ناوی دەبرێ لەوانەیە مریشکێکی سەر نەبڕی بێ. ئەوانەی کە مجریم و تاوانبارن كانوا من الذين آمنوا يضحكون، گاڵتە بە ئیمانداران دەکەن. لە دنیادا گاڵتەیان بە ئیمانداران دەکرد، گاڵتەیان بە باڵاپۆشی دەکرد، گاڵتەیان بە ڕیش دەکرد، گاڵتەیان بە نوێژ دەکرد، گاڵتەیان بە ڕۆژوو دەکرد، گاڵتەیان بە قورئان و ئیسلام دەکرد. مجریمن ئەوانە. خی گەورە دەفەرمێ مجریمەکان بە ئیماندارەکان پێ دەکەنن، گاڵتەیان پێ دەکەن. کاتێ دەیان کوژن، کاتی ئازاریان ئەدەن، کاتی زڵمیان لێ ئەکەن، گاڵتەیان پێ ئەکەن و پێیان پێ ئەکەنن. ئەمڕۆ دەبینن جوولەکەکان و وڵاتە بەناو زلهێزەکان ئێمە دەکوژن و تەعزیبمان دەدەن و پێشمان پێ دەکەنن. بەڵام ئەمە ڕۆژێک دێت بیلعەکس دەبێتەوە، پێچەوانە دەبێتەوە. خی گەورە دەفەرمێ وئیذا مەڕوا بهم یەتەغامەزون، کاتێک کە بەلای ئیماندارە دەڕۆن گاڵتەیان پێ دەکەن، تانەوتە شەریان لێ ئەدەن. تەماشا دەکەی بە دواکەوتوویان دەزانن، بە کۆنەپەرستیان دەزانن، حاشازی موسڵمانان بە گەمژە و بێعەقڵ دەزانن، گاڵتەیان پێ ئەکەن. ئەمڕۆ دەبینی گاڵتە بە ئیسلام دەکرێت و پێشتریش کراوە و بەردەوامیش دەبێت. بەڵام ڕۆژێک دێت خی گەورە دەفەرمێ ئەم گاڵتەکردنی بێدینەکان بەکرێگیرا و کلکەکانیشیان ئەمە بەردەوام نابێ. فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون، ڕۆژێک دێت ئەوانەی گاڵتەیان بە ئیسلام کردووە تۆبەیان نەکردووە لەسەری مردوونە، ڕۆژێک دێت شتەکە پێچەوانە دەبێتەوە، ئیمانداران بەوان پێ دەکەنن، لەناو جەهەنەما دوژمنانی ئیسلام تەعزیب ئەدرێن، هاوار ئەکەن، ئەگرین، شیوەن ئەکەن. ئەمجا ئیمانداران لە بەهەشتەوە تەماشایان دەکەن. بۆیە ڕۆژان ڕۆژی لە دوایە. ئەمڕۆ گاڵتە بە ئێمە بکەن، گاڵتە بە دینەکەمان بکەن، ڕۆژێک دێت بە نەسی قورئان، بە دەقی قورئان ئێمە گاڵتە بە ئێوە دەکەین. ئێوە دەبین لە عەزابدا دەڵێن خوایگیان ئەو بێدینانەی کە گاڵتەیان بەم ئیسلامە کرد پیشانماندن. هەمویان دەبینی چۆن ئەمڕۆ لە تەلەڤیزۆنێک لە شوێنێکا سەیری ڤیدۆیەک دەکەی ئاوا کافرەکان دەبینی دەتوانی قسەیشیان لەگەڵا بکەی بەڵێ ئەوە پاداشتی ئەو هەموو تاوانەی کە لە دنیادا کردن. گاڵتەدان بە ئیسلام کرد بیچێژن، گاڵتەدان بە باڵاپۆشی کرد بیچێژن. باڵاپۆشی حیجاب دروشمێکی گەورەی ئیسلامە. داعشیش دروستکراوی وڵاتە ئەجنەبیەکان و غەربەکانە، ئیسلام نییە، دروستکراوی ئەوانە. خۆیان دەڵێن ئێمە دروستمان کردووە. ئیسلام بەریە لەوان. ئاگاداری و خاڵە بین. بۆیە بێگومان بن لەوەی ڕۆژێک دێت ئێمە ئینشاڵڵا گاڵتە بەوان دەکەین بە ئیزنی خوا. بەس بچینە باشتە و گاڵتەیان پێ دەکەین. تەواو هەر گاڵتەمان پێ بکەن سەری ئێمەش دێت.